ئێستا پێ بڵێن ژیلیە کچەی کەژاڵ. ناتەواو لە کچەکەی کەژاڵ دەرچوە ئێستا شکر هەمووی کەسێک ناوی من خۆمەزانێت ژیلیان پێڵێن. ژیلیا چۆنی؟ تۆ چۆنیە حاڵە؟ ئێستا پێ بڵێن ژیلیە کچەی کەژاڵ. ناتەواو لە کچەکەی کەژاڵ دەرچوە ئێستا شکر هەمووی کەسێک ناوی من خۆمەزانێت ژیلیان پێڵێن. یانی تاڵ پێی ناسرێت. ژیلیا و ژالیا و هەموویەوە پێمەڵێن. یانی هەموو ئەم ناوانە بۆ بەکارێت. ژولیا و ژالیا و زۆر جار لیان تێکە چڵەن کەژاڵخان و وەچی دەیاتوە. چی بوو ئەو بابەتە چۆن ئەو ناوە لە چیەوە دروست بوو؟ کاتی خۆپشاندانەکان بوو ئیتر نەخەدەخان ڕێز و سڵاومێ لێرەوە بووی ئەو کاتە لەوانەیە چیرۆکێکی هەبوو بێت کە ئاوا حەماس گرتە بووی من پرسیارم لێ کرد وتم چی بوو بۆچی وا حەماسیت ئیتر ئەو قسانەی کە کردو لە ناوەڕاستی قسەکانیە وتی کچەکەی کەژاڵی ئەو هاوڕێی دایکمە ماوەیەکی زۆر بوو دایکمی نەبینی بوو بەهۆیەوەی کە دایکم ئێستا نەخۆشە و لە ماڵەوەیە لە دایرە بەیەکەوە بووبوون ئەتر وەکو شتێک لەو دقەیە خەیاڵیشی لای دڵیشی لای دایکم بوو کە بە منی وت کچەکەی کەژاڵی منان خەڵک چی کردووە زاریان پیاڕێژن وا گەنج لە وڵاتەیە لەما هەبووی ڕۆی کچەکەی کەژاڵی